ئەم کاتتان باش ئێرە بەشی چاکردنەوە بۆیەکردنە لە جیهان مۆتۆرس. لەم بەشەدا چەندین خزمەتگوزاری بەردەستە بۆ هەموو جۆرە براندەکانی ئۆتۆمبیل. خزمەتگوزاری پۆلیشکردن بە ناوازەترین شێواز بۆ ئۆتۆمبیلەکانتان ئەنجام دەدرێت و هەنگاو بە هەنگاو گیراوی تایبەت و ئۆرجیناڵ لەلایەن ستافی شارەزا و بە ئەزموونەوە بەکاردەهێنرێت. و هەروەها خزمەتگوزاری سیرامیک لە بەشی چاکردن و بۆیەکردن لە جیهان مۆتۆرس بە باشترین شێواز پێشکەشی هاوڵاتیان دەکرێت. لە بەشی بۆیەکردن هەموو کارەکان لە ژووری تایبەت بە بۆیەکردن ئەنجام دەدرێت و لەلایەن باشترین ستافەوە بەڕێوە دەچێت. هەروەها خزمەتگوزاری ڕێکردنەوەی سارد و گەرم هەیە لە بەشی چاکردن و بۆیەکردن لە جیهان مۆتۆرس کە بە شێوازی تایبەت و بە ئامێری ناوازە ئەنجام دەدرێت و لە کۆتاییدا هیچ شوێنەوارێکی بەرکەوتن یاخود ناڕێکی بە ئۆتۆمبیلەکانەوە نابینرێت. بەشی چاکردن و بۆیەکردن لە جیهان مۆتۆرس دڵنیات دەکاتەوە لە باشترین کواڵیتی و خزمەتگوزاری بەردەوام.